ئەگەر ئێمە سەیری یاسای بودجەی ئێستای عێراق بکەین خۆ کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا کێشەی زۆرن بەڵام من هەمیشە وا بەراورد دەکەم دەڵێم ئایا ئەم وەزعی ئێستا هەیە ئەم بودجەی کە ئێستا هەیە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵانی ڕابرد و باشترە یان خراپترە من پێتان دەڵێم باشترە ممکنە وەڵامی هەموو طموحی ئێمە نەداتەوە بەڵام ئێمە هەنگاوێک بەرەو پێشەوە ڕۆیشتوین من دەمەوێت دیسانەوە لێرەوە سوپاسی خۆڕاگری موچەخۆران و مقاولین و ئەو خانە نشینانی بەڕاستی هەرێمی کوردستان بکەم کە بەڕاستی لەم چەند ساڵەدا تەحملی یەکجار زۆریان کردووە تەنها ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان توانی بمێنێتەوە تێگەیشتن و خۆڕاگری ئەو خۆشەویستانە بوو ئەگەر ئەو خۆڕاگریە نەبووایە ئەو تێگەیشتنە نەبووایە لە وەزعی هەرێمی کوردستاندا بە تەئکید وەزعەکەمان بەم شێوەی ئێستا نەدەبوو سیاسەتی ئێمە واضحە ئێمە هەمیشە کە موچەمان داوە بەپێی ئەو داهاتە بووە کە لە بەردەستمان بووە و بە تەئکیدیش ئێمە ئەگەر داهاتی زیاترمان بۆ بێ ئەولەویەتی یەکەمی ئێمە ئەوە دەبێ پاشەکەوتی موچە هەڵبگرین و ئەگەر دوای ئەم مەرەحلەی کە ئێستا لە ڕێیە بۆ دوای پەسەندکردنی لەلایەن سەرۆک کۆمارەوە و تعلیماتی ئەنجومەنی وەزیران کە پێی دەردەچێت دوای ئەوە بە تەئکید من پێتان دەڵێم ئەولەویەتی یەکەمی حکوومەتی ئێمە و ئەوە دەبێ کە ئێمە چۆن بتوانین پاشەکەوتی موچە هەڵبگرین خۆی بەنسبەت پرسیاری یەکەمت کێشەکانی هەرێمی کوردستان لە مەسەلەی نەوت لەگەڵ بەغدا کێشەی زۆرە ئێمە پێمان وایە بە جێبەجێکردنی قانونی ئێستایی بودجە ئەوەی کە ئێستا هەیە یەک ساڵ ئێمە وەختمان دەبێ بۆ ئەوەی لەگەڵ بەغدا بە جددی بکەوینە گفتوگۆ بۆ حەلی کۆی کێشەکان ئەوانەی کە پەیوەندیان بە نەوتەوە هەیە کێشەکانی نەوت هەر بەس ئەوەندە نییە ئەوەندە بەرمی لە ڕادەست بکە ئێمە کێشەی جددیمان هەیە لە 2014ەوە حکوومەتی عێراق یەکلایەنە لە مانگی دووەوە میزانیەی هەرێمی کوردستانی بڕیوە هیچی بۆ ئێمە نەناردووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەئمینی بودجەی خۆی بۆ ئەوەی معاشێک بدات بەو شێوەی کە هەتا ئێستاش سەرف کراوە مەجبور بووە نەوت بفرۆشێ ئەگەر حکوومەتی عێراق پابند بووە پێویستی نەدەکرد ئێمە لە هەرێمی کوردستان ئەو کارە بکەین لەوەی کە ڕانەدەوەستین بەس هیچ نەکرێتن ئێمە لەبەرەوە ئەوەمان کردووە ئێستا ئەوەی کە مهمە دانیشتنی جددیە لەگەڵ بەغدا ئێمە هەردوو لاماندا بنیشین ڕقەمەکان سیر بکەین چەند نەوت فرۆشراوە چی کراوە هەموو ئەو مەلەفانە دەربێنین و لەسەر ئەو ئەساسە لەم یەک ساڵەدا هەوڵ بدەین ئەو کێشانەی کە هەیە لەگەڵ بەغدا چارەسەر بکەین من پێم وایە ئەو نیەتەی کە ئێستا من دەبینم لە جەنابی سەرۆک وەزیران دکتۆر عادل بۆ نایەوێ ئەوە ببێتە کێشە لە بینێمە بەعکسەوە نیەتی ئەو نیەتێکە بۆ حەلی مشکلەکان ئەمە ئێمە زۆر بە ڕێزەوە سەیری ئەمە دەکەین و وەکو هەرێمی کوردستانیش ئەم فرسەتە لە دەست نادەین بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم کێشانە لەگەڵ بەغدا چارەسەریان بۆ بکەین مەسئلەی گرانتی من هیوادارم هەردوو لامان چ بەغدا و چه هەولێر هەردوو لامان دەرسێکمان وەرگرت بێ لە پێشوو ئەو دەرسەی کە هەردوو لامان وەرمان گرتووە ئەوانە ببنە سەبەبی ئەوەی کە تێبگەین کێشەکان تەنها بە دایۆلۆگ و لە چوارچێوەی دەستوری عێراقدا لەگەڵ یەکتر دەبێت چارەسەری بکەین پرسیارەکە ئەمەیە لە عێراق ئەگەر مەبەستمانە لە چوارچێوەی عێراقێکدا پێکەوە بژین ئەگەر مەبەست ئەوەیە کە ئێمە کورد خۆی بە هاوڵاتی عێراقی بزانێتن دەبێت کێشەکان چارەسەر بکاتن دەبێت بەغدا کێشەکان چارەسەر بکاتن و بە جددی وەری بگرێ ئێمە هیچ نیەتێکی باش لە بەغداوە ڕەت ناکەینەوە بۆ ئەوەی کێشەکانی خۆمان لەگەڵیان بە دایۆلۆگ چارەسەر بکەین خەریکین لە دراسەتی ئەو بابەتە دەکەین ئەو بابەتە تۆزێک بابەتێکی ئەوەیە ینی ئاسان نییە چونکە یەکەمەکان بەسی ئەم ساڵ نین ساڵانی تریشن سیر دەکەین بزانین دەتوانین چیان بۆ بکەین هەتا ئێستا ئەو بڕیاری ئەنجومەنمان نەداوە بۆ ئەو کارە